ئەمینداری یەکگرتوو ڕایگەیاند لایەنە سیاسیەکانی هەرێم تەنها دوو ڕێگەیان لە بەردەستدایە: ڕێکەوتن یان هەڵبژاردن. وەزیری پێشووتری دەرەوەی فەڕەنسا دەڵێت هەڵەی ئەوان بوو کە تا ئێستا کورد دەوڵەتی سربەخۆی نییە و کاتی ئەوە هاتووە سربەخۆ بن. ئەمڕۆ پارتی و یەکێتی کۆ دەبنەوە و بە پێی زانێرەکانی نارتی بارزانی سەرپەرشتی کۆبنەوەکە دەکات. بە تۆمەتی گەندەڵی بەها عەرەجی جێگیری دەست لە کارکێشاوەی سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن ڕەوتی سەدرەوە دەست بەسەر کرا. This is NRT News. جارێکی تر سڵاوتان لێبێت. ئەمینداری گشتی یەکگرتوو ڕایگەیاند لە هەرێمدا تەنها دوو ڕێگەیان لەبەردەستدایە، ئەویشیان ڕێکەوتنە یان سندوقەکانی دەنگدانە. محەممەد فەرج لە وتارێکدا لە کەلار ڕایگەیاند بۆ ڕێخستنی کاروبارەکان دەبێت لایەنەکان بگەنە ڕێکەوتن و گۆڕانکاریش دەبێت لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئەنجام بدرێت. ئاماژەی بۆشدا ئەگەر لایەنەکان جگە لەو دوو ڕێگایە دەست بۆ هەر شتێکی تر ببەن هەڵە دەکەن بەرامبەر بە یەکتر و بە میلەتیش. ئەمینداری یەکگرتوو ڕاشی گەیاند بۆ گەیشتن بە سازان شکستیان نەهێناوە و زوویان درەنگ بێت لایەنەکان ڕێک دەکەون. ئێمە لەم کوردستانە دوو ڕێگەمان لەبەردەمایە یا دوو دەستەواژەمان لەبەردەمایە، ئەویش بریتیە لە تەوافق ڕێکەوتن لەگەڵ سندوقەکانی دەنگدان. بۆ ڕێخستنی کاروبارەکانمان ئەبێ ڕێکەوتن ئەنجام بدەین، بۆ گۆڕانکاریەکان ئەبێ پەنابەرین بۆ سندوقەکانی دەنگدان. ئیتر ئێمە بێجگە لەم دوو دەستەواژەیە دەست بۆ هەر بژاردەیەکی تر بەرین هەڵاکەین بەرامبەر بە خۆمان و بەرامبەر بە میلەتەکەمان. بێرنارد کۆشنێر وەزیری پێشووتری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیاند هەڵەی ئەوان بووە کە تا ئێستا کورد دەوڵەتێکی سربەخۆی نییە و کاتی ئەوە هاتووە سربەخۆ بن. بێرنارد کۆشنێر لە لێدوانێکی تایبەتدا بە NRT ڕاگەیاند هیوادارە کە کورد لە وڵاتانی خۆیاندا زیاتر بە ڕووی دیموکراسیدا بکرێنەوە. کۆشنێر وتیشی ڕۆژێک دێت کورد سربەخۆ بێت، بەڵام لە ئێستادا ئاسان نییە کە پێشبینی بکەیت ئەو سربەخۆیە زوو دەبێت یان درەنگ. بەڵام لایەنی کەم کاتی ئەوە هاتووە کە کوردستانی عێراق سربەخۆ بێت. وتیشی کورد مافی خۆیەتی کە دەوڵەتی سربەخۆی هەبێت. بێرنارد کۆشنێر وتیشی ئەوە هەڵەی ئەوان بووە کە کورد سربەخۆ نەبووە و ئەوان بەڵێنی خۆیان لەو بارەیەوە نەبردۆتە سەر. دواتریش ئەتاتورک هات و دەوڵەتی عوسمانی هەڵوەشاندەوە و وتی کاتی ئەوە نییە کورد دەوڵەتی سربەخۆی هەبێت و ئەو بەڵێنیدا کە دیموکراسیەت بەرقەرار بکات. وتیشی ئەوان هەڵەیەکی گەورەیان کرد کە سربەخۆییان دا بە زۆربەی نەتەوەکان جگە لە کورد. بێرنارد کۆشنێر ساڵی 1939 لەدایک بووە و یەکێکە لە دامەزرێنەرانی هەردوو ڕێکخراوی پزیشکانی بێسنوور و پزیشکانی جیهانی و لە ساڵی 2007 تا 2010 وەزیری دەرەوەی فەڕەنسا بووە. ئێستا کوردەکان دەیانەوێت ڕفراندۆم بکەن و سربەخۆی خۆیان ڕابگەێنن لەو بارگرژیانەی کە هەیە لە نێوان تورکیا و وڵاتانی دەوروبەری پرسی عەرەبستانی سعودی و بارگرژی نێوان سونە و شیعەکان. لانی کەم کاتیەوە هاتووە کە کوردستانی عێراق سربەخۆ بێت. ئەگەری هەیە منیش نازانم، بەڵێ خۆیان دەیانەوێ مافی خۆیانە. دەزانم کە ئەوە هەڵەی ئێمە بوو، ئێمە بەڵێنماندا، بەڵام دواتر ئاتاتورک هات ئیمپراتۆریەتی عوسمانی هەڵوەشانەوە. ئەڵێنماندا بوو کە دەوڵەتێک هەبێ بۆ کوردەکان. ئێمە قسەکەی خۆمان نەبردە سەر و ئێستاش کوردەکان 40 ملیۆنن یا ڕەنگە 45 ملیۆنیش بن کە تا ئێستاش پێوڵاتن، پێویستە کە وڵاتێکیان هەبێ. لە سویسرا 4 هاوڵاتی عێراقی دەستگیر کراون بە تۆمەتی ئەندامێتیان بۆ ڕێکخراوی داعش. لە ئێستادا داواکاری گشتی لە سویسرا داوای ئەوە دەکات کە دەبێت ئەم هاوڵاتیانە دادگایی بکرێن. زانێری زیاتر لای پەیامنێرمان کاروان محەممەد لە شاری بازلەوە لە سویسراوە. کاروان سڵاو لێبێ، زانێری زیاتر لەسەر ئەم ڕووداوە. بەڵێ شوانم کاتت باش. هەفتەی ڕابردوو 4 هاوڵاتی عێراقی بە ڕەگەز عەرەب لە بەردەم دادگای باڵای تاوانەکان لە شاری بلینزۆنا دادگایی کران بە تۆمەتی ئەندامەتی ڕێکخراوی داعش و پلاندانان بۆ تەقینەوە. ئەو 4 هاوڵاتی عێراقی سیانیان ماوەی زیاتر لە 2 ساڵە لە زینداندان و یەکیان ماوەی ساڵێکە لە زینداندایە. ئەو بەڵگانی کە لەلایەن داواکاری گشتیەوە سەبارەت بە تێوەگلانیان لە
ئەندامەتی ڕێکخراوی داعش و پلاندانان بۆ تەقینەوە خراە بەردەم دادگا بریتی بوو لە کۆمەڵێک پەیوەندی تەلەفۆنی نێوان ئەو چوار کەسە و کەسایەتیەکانی تر لە عێراقدا هەروەها چات و گفتوگۆی نێوان کەسێک لەو چوار کەسە کە بە سەرۆکی گروپەکە ناسراوە لەگەڵ کەسایەتیەکدا لە عێراقدا کە ئەو کەسێ بە یەکێک لە سەرکردەکانی ڕێکخراوی داعش ناوی دەهێنرێت لە دادگادا. لە گفتوگۆکانیاندا لە چاتدا پلان و توێژ بیرڕا ئاڵوگۆڕ دەکەن سەبارەت بە چۆنێتی ئەنجامدانی تەقینەوە هەروەها دیاریکردنی ئامانجەکان لە پەیوەندی تەلەفۆنەکانیشیان هەوڵ دەدەن کە کۆمەڵێک شتومەکیان میمۆریە کە زانیاری چۆنێتی دروستکردنی بۆمبی لەسەر لە تورکیاوە بگوێزنەوە سویسرا، بەڵام ئەو میمۆریەیە دەست داواکاری گشتی و پۆلیسی سویسری نەکەوتووە. لە کۆتا ڕۆژی دادگایەکەیەدا داواکاری گشتی داوای 7 ساڵ و نیو زیندانی کرد بۆ دوان لەو چوار کەسە کە بەرزترین سزای تیرۆرە لە سویسرا، هەروەها یەکێکیان 5 ساڵ و نیو یەکیان 2 ساڵ و نیو بەهۆی تێوەگلانیان لە ئەندامەتی ڕێکخراوی داعش وەروە پلاندانان بۆ تەقینەوە. بڕیارە لە 18 سێدا دادگای باڵای تاوانەکانی سویسرا حکمی ئەو چوار هاوڵاتی عێراقیە ئاشکرا بکات و ئەو زیندانی کە بۆیان دەبڕێتەوە لەو ڕۆژەدا دیاری دەکرێت. ئەم ڕووداوەت تا چەند کاریگەری هەبووە لەسەر کەیسی پەناخوازان لە سویسرا بەگشتی؟ بێگومان کاریگەری نەگەتیڤ دروست دەکات، بە تایبەتی یەکێک لەو کەسانەی کە تێوەگلاوە لەو کارە و هەروەها بە سەرۆکی ئەو دەستە و گروپەیە ناسراوە، کەسێکی عێراقیە کە بریندار بووە و سویسرا پاش ئەوەی کە هێناوێتە ئێرە و مافی پەنابەری داوەتێ، ئەو کەسەیە خزمەتێکی زۆر کراوە لەلایەن دەسەڵاتی سویسریە و پارێکی زۆری تێدا سەرف کراوە بۆ ئەوەی کە عیلاج بکرێت. سەرەڕای ئەوە لەو چاتانەیدا کە لەگەڵ ئەو کەسایەتی عێراقیەدا کردێتی کە سەرکردەی ڕێکخراوی داعشە بە شێوەیەکی نەخوازراو یان نەشیا و هێرش دەکاتە سەر سویسریەکان و وەکو سەگیان بەراز وێنەیان دەکات. هەروەها ئەوەی کە ئاشکرا بوو ئەو کەسەیە ناو ساڵی لەدایکبوونی خۆی بە هەڵەیاوەتە دەسەڵاتدارانی سویسری و لە ڕۆژنامەکانە هێرشێکی تون دەکرایە سەر ئەو خەڵکانی کە داوی مافی پەنابەری دەکەن کە وا ئاماژەی پێدەکرا لەسەر ڕای ئەوەی کە هێنراو نەتێرە و لە پاداشتی ئەوەی کە جێیەکیان بۆ دابین کرا و عیلاج دەکرێن، بەڵام خەڵکی سویسرا بە ئاژەڵ وێنە دەکەن و هەروەها سوود لە خزمەت گوزاریەکانی سویسرا وەرەگرن بە هەڵە. بۆیە پێویستە کە سنوورێک بۆ هاتنی پەنابەر بۆ ئەم وڵاتە دامرێت. لە کاتی دادگایەکەشدا سەرۆکی پارتی دیموکرات مەسیحی سویسری داوای کرد کە سویسرا چیتر پەنابەری موسڵمان وەرنەگرێت و تەنها پەنابەرانی مەسیحی لە سویسرا وەربگیرێن و ئەویش ڕێژەکەی دیاری بکرێت کە لە ساڵێکدا لە 25,000 کەس زیاتر نەبێت. بەڵێ سپاس بۆ کاروان محەممەد پەیامنێری نارتی لە بازل لە سویسراوە. لە باز لەوە دەچینە ئەمریکا، هەڵبژاردننی ناوخۆیی لە ئەمریکا بەردەوامە لە 3 ویلایەت هەڵبژاردننی ناوخۆیی دیموکراتەکان بەڕێوە دەچێت. زانێری زیاتر لای هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیسی ئەنارتی لە واشنگتن. هونەر سلااوت لێبێ زانێری زیاتر لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە 3 ویلایەتەکەدا. بەڵێ سلااوتان لێبێ. ئەمڕۆ هەڵبژاردن لە ویلایەتەکانی کنتاکی، مین، کەنزاس هەروەها نبراسکا بەڕێوە دەچێت. لە هەڵبژاردن لە ساعات 8 بەیانیەوە دەستی پێکردووە چاوەڕێت دەکرێت هەتاکو 8 ئێوارە بەردەوام بێ. ئەمڕۆ ڕۆژێکە بەنسبەت کاندیدانی کۆماری جگە لە دۆناڵد ترامپ وەکو ڕۆژێکی تاقیکردنەوە وایە لەبەر ئەوەی کە ئەو فشارانەی کە دامەزراوەی کۆماریەکان بەرپرسانی کۆماریەکان لەسەر کاندیدانی تری کۆماری بۆ سەرۆکایەتی ئەمریکا ئەنجامیان داوە، دەبێت ئەمڕۆ بە شوێک لە شێوەکان نەتیجەی هەبێت. ئەگەر هاتوو ئەمڕۆ ئەو دەرەنجامی هەڵبژاردنەکان ئاشکرا بوو بە نمونە تێد کروس، هەروەها مارکۆ ڕوبیۆ یان جۆن کەیسک، دیسانەوە تووشی شکست هاتنەوە. ئەمە دیسانەوە گەرنتی زیاتر دەدا بە دۆناڵد ترامپ بۆ یەکلایبوونەوەی وەکو کاندیدی کۆماریەکان. بە هەمان شێوەش دیموکراتەکان بەرنی ساندەرس هەموو هەوڵەکانی خۆی چڕ کردوەوە بە تایبەتی نە ویلایەتانی ئەمڕۆ کە هەڵبژاردننی تیا ئەنجام دەدرێت بۆی بتوانێت لانی کەم سەرکەوتن بەدەست بهێنێ بەسەر هیلاری کلینتندا. بەڵام ئەوەی ئێمە لێرە هەستمان پێکردووە ڕاپرسیەکان واناڵن. ڕاپرسیەکان جگە لە تێد کروس کە چاوەڕێت دەکرێت لە ویلایەتی کەنزاس بە ڕێژەیەکی زۆرتر لە دۆناڵد ترامپ باتەوە، لە هەموو ویلایەتەکانی ترکە ئەمڕۆ هەڵبژاردننی تیادا ئەنجام دەدرێت
هیلاری کلینتن وەکو کاندیدی دیموکراتەرەوە دۆناڵد ترامپ چاوەڕێی سەرکەوتنی گەورە دەکات. ئەمڕۆ دۆناڵد ترامپ لە ویلایەتی فلۆریدا کە ئەمڕۆ هەڵبژاردننی تیادا ئەنجام نادرێت، ویلایەتی فلۆریدا ویلایەتی مارکۆ ڕوبیۆ کە ئەویش کاندیدێکی سەرۆکایەتی هەڵبژاردنەکانی ئەمریکایە. ئەمڕۆ دۆناڵد ترامپ لە وتارێکیدا لە بەردەم دەیان هەزار لایەنگرانی ترامپ ئاماژەی بەوە کرد کە دەیەوێت لە ویلایەتی فلۆریدا کە ویلایەتێکی زۆر گرنگە بەنسبەت مارکۆ ڕوبیۆ کە چاوەڕێ دەکرێت لانی کەم لە ویلایەتەکەی خۆی بیباتەوە. دۆناڵد ترامپ هەوڵەکانی خستۆ دەگەڕ لەوێ بۆی بتوانێت لەوێ تەحەدای مارکۆ ڕوبیۆ بکە بۆ ئەمەش بڕیار وایە 2 ملیۆن دۆلار لە کەمپینەکەی تەنها لە ویلایەتی فلۆریدا ئەنجام بدات بەنسبەت دژایەتیکردنی مارکۆ ڕوبیۆ. بەڵێ هونەر بەگشتی نەک تەنها بۆ ئەم سێ ویلایەتە بەگشتی سەبارەت بە پێشبینیەکان بەگشتی بۆ کۆتایی هەڵبژاردنەکان بۆ دیاریکردنی کاندیدی هەردوو حەزب چییە لە ئێستادا دوای ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دوێنێ ئاماژت بۆدا کە لە ناو کۆمارەکاندا ینی نیگەرانیەک هەیە بەرامبەر بە دۆناڵد ترامپ، بەڵام بەگشتی لە ئێستادا پێشبینەکان بۆ هەردوو حەزب بۆ دیموکراتەکان و بۆ کۆمارەکانیش چین لە کۆتاییدا. بەڵێ پێشبینیەکان بۆ هەڵبژاردننی ئەمڕۆ چاوەڕێ دەکرێت تێد کروز بە بەراورد بە ویلایەتەکانی پێشووتر تۆزێک دەنگی بەرەو سەرەوە هەڵبکشێت لەبەر ئەوەی کە تێد کروز کاتێکی زۆری لەم ویلایەتانە لە بانگەشی هەڵبژاردنەکەیە بەسەر بردووە. بە هەمان شێوەش لە دیموکراتەکان بێرنی ساندرس ڕکابەری هیلاری کلینتن چاوەڕێ دەکرێت سەرکەوتن بەدەست بهێنێ، بەڵام ئەم سەرکەوتنە ڕەنگە لە ڕێژێژی ئەوەنە کافی نەبێ بەنسبەت بێرنی ساندرسەوە لە بەڕووی دەنگەکانی زۆر لە دوای هیلاری کلینتنەوەی. ڕاپرسیەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر سێری بکەین دەبینین دیسانەوە دۆناڵد ترامپ لە پێش هەموو کاندیدەکانی ترەوەیە بە مەجموعی گشتی لە هەموو ویلایەتەکان، هەروە هیلاری کلینتنیش بە هەمان شێوەیە. ئەوەی کە لێرە ئێمە پێویستە ئاماژەی پێ بکەین ئەم هەڵبژاردنە بۆ یەکلایی بوونەوەی ئەندامانی کۆنگرەی نیشتیمانی چ کۆماریەکان هەروەها چ دیموکراتەکانە. کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکان بڕیار وایە لە 25 حەوت لە شاری فیلادلفیا ئەنجام بدرێت، هەروەها بە هەمان شێوەش کۆنگرەی کۆماریەکان بڕیار وایە لە 18 حەوت لە هاوینی ئەم ساڵ لە ویلایەتی ئۆهایۆ ئەنجام بدرێت. کۆنگرەی ئەم حیزبانە بۆ ئەوەیە کە لە کۆنگرەدا زۆرینەی ئەندامانی کۆنگرە دەنگ بە کاندیدی خۆیان بۆ سەرۆکایەتی و هەروەها بۆ جێگیری سەرۆکایەتی ئەمریکاش بدەن. لە ئێستادا کاندیدەکان لەم هەڵبژاردنە ناوخۆیانەدا هەوڵی کۆکردنەوەی زۆرترین ئەندام بۆ کۆنگرە دەدەن بۆی بتوانن لەوێت زۆرینی دەنگەکان بەدەستبێن. بۆ کاندیدی دیموکرات واتە بەنسبەت هیلاری کلینتنەوە لە کۆنگرەدا پێویستی بە 2383 دەنگی کۆنگرە هەیە تاکو بتوانێت ببێ بە کاندیدی دیموکراتەکان. بە هەمان شێوەش کۆماریەکان پێویستی بەلانی کەم پێویستی بە 1237 ئەندامی کۆنگرە هەیە بۆی بتوانێت دەنگی پێ بدات. لەم ژمارانە تا ئێستا هیلاری کلینتن لە ویلایەتانی کە هەڵبژاردننی تیا ئەنجام درراوە 1066 ئەندامی کۆنگری بۆ خۆی مسۆگەر کردووە. بە هەمان شێوەش دۆناڵد ترامپ هەتاکو ئێستا 329 ئەندامی کۆنگرەی کۆمەرەکانی بۆ خۆی مسۆگەر کردووە. لەم ڕۆژدا شێبڕچیەکان بەنسبەت دیموکراتەکانەوە لەسەر 109 ئەندامی کۆنگرەیە لە ویلایەتانی کە ئەمڕۆ هەڵبژاردننی تیادا دەکرێت و کۆمارەکانیش بە هەمان شێوە کێبڕچیەکانیان لەسەر 155 ئەندامی کۆنگرێ. واتە بە شێوەیەک لە شێوەکان ئەوانەی کە ئەمڕۆ دەنگ بە دیموکراتەکان هەروەها بە کۆمارەکان دەدەن، دەنگ بە کاندیدی خۆیان دەدەن، کاندیدی خۆشی ئەو کاندیدی کە سەرکەوتنیش بەدەستدێنێ زۆرترین ژمارەی ئەندامانی کۆنگرە کە وەکو شاند بەشداری لە کۆنگرەی حیزبەکانیان دەکەن بەدەست دەهێنن. لەبەرەوە چاوەڕێ دەکرێت دۆناڵد ترامپ ژمارەی ئەندامانی کۆنگرەی زیاد بکات ئەمڕۆ. بە هەمان شێوە هیلاری کلینتنیش کە تا ئێستا 1066 ئەندامی کۆنگری بۆ خۆی مسۆگەر کردووە چاوەڕێ دەکرێت لەم هەڵبژاردننی ئەمڕۆدا سەرکەوتنی زیاتر بۆ خۆی تۆمار بکە و ئەمە ژوا دەکات دیسانەوە نیگەرانی کۆماریەکان قوڵتر بکاتەوە بە شێوەیەک لە شێوەکان لەبەرەوەی دۆناڵد ترامپ بەردەوامە لە سەرکەوتنەکانی وەکو پێشووتر من ئاماژەم پێ کرد. ئێستا لە ویلایەتی فلۆریدا وەکو تەحەدایەک بۆ مارکۆ ڕوبیۆ کە نایەوێت لەوێ سەرکەوێت. ئەگەر هاتوو لە کۆتاییدا وەکو پێشبینیش دەکرێت دۆناڵد ترامپ سەرکەوتن بەدەست بهێنێ وەکو کاندیدی کۆماری. ڕەیەک هەیە کە لە کۆنگرەدا بێ بەشی بکەن، بەڵام ئەمە دەرەنجامی خراپی بۆ پارتی کۆماریەکان لێ دەکەوێتەوە. وەکو میدیاکانی ئەمریکا باسی دەکەن ڕەنگە ئەمە لە مێژووی هەڵبژاردننی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا یەکەم جار بێت کە کاندیدێک پلەی یەکەم بەدەست بێنێ بەڵام پشتگیری لەلایەن پارتەکەی خۆی بۆ نەکرێت. دەرەنجامی خراپی ئەوەش بریتی دەبێت لەوەی کە دۆناڵد ترامپ احتیمالی ئەوەی دەبێت کە وەکو کاندیدێکی سەربەخۆ خۆی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا مڕەشەحکا، بەڵام مێژوو پێمان دەڵێ هیچ کاندیدێکی سەربەخۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەیتوانیوە سەرکەوتن بەدەست بهێنێ. بە هەمان شێوەش ئەگەر دۆناڵد ترامپ جابەوە لە پارتی کۆماریەکان واتە دەنگی کۆماریەکان دەکات بە دوو بەشەوە کە دیسانەوەگەرەتی زیاتر دەدات. ئێستادا بەگشتی
چ شتێکی نوێ هەیە یان گۆڕانکاریەک لە بەڵێنەکانی کاندیدەکان لە هەردوو لادا لە ئێستادا؟ بەڵێ دۆناڵد ترامپ وەک پێشووتر ڕخنی ئەوەی لێ دەژیرا کە زۆر نەچۆتە وردەکاری پلانەکانی کە وەکو بەڵێن بە خەڵکی دەدات بۆ نمونە لە دابینکردنی بیمەی تەندروستی بۆ هاوڵاتیانی ئەمریکی دۆناڵد ترامپ پێی وایە کە دەبێت ئەوەی کە پێی دەوترێ ئۆباما شێڕواتە بیمەی تەندروستی ئۆباما هەڵبۆشێتەوە لە جیاتی ئەمە پلانێکی تر بۆ هاوڵاتیانی ئەمریکی دابین کرێت. پێشووتر ڕخنە لە دۆناڵد ترامپ بەوە دەژیرا کە نەچۆتە تەفاسیلەوە بزانێ ئاەت بە دەنگدەری ئەمریکی بڵێت چۆن ئەم پلانی جێبەجێ دەکات. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە پاکێجێکی بیمەی تەندروستی دۆناڵد ترامپمان بینی وەکو وەڵامدانەوێت بۆ ڕخنانی کە لی دەژیرا تێیدا ئاماژەی بەوە کردووە کە هەموو ئەوانەی کە بیمەی تەندروستیان نییە دۆناڵد ترامپ لە پلانەکەیدا بە شێوەیەک لە شێوەکان بیمەی تەندروستیان بۆ دابین دەکات. ئەمە یەکێکە لە ئەمە میدیاکان پێیان وایە ئەمە گۆڕانکاریە لە شێوازی بانگەشەی دۆناڵد ترامپ کە دۆناڵد ترامپ پێشوەخت تەنها مجرد بە قسە بەڵێنی دەدا و هیچ پلانێکی مفەسەڵی نەئادا دەنگدەرانی. بەڵام لە ئێستادا چاودێران پیاوە ئەمە فشارێکی دامەزراوەی کۆماریەکانە بۆ سەر ترامپ لەبەرەوەی ترامپیش ناوێت پارتی کۆماری بەجێ بێڵێت چکە خۆی دەزانێت بە دەرچوون لە پارتی کۆماری واتە شکست دەهێنێت لەبەرەوە هەوڵ دەدات بەرپرسانی پارتی کۆماری ڕازی بکات بۆی کە بڵێ منیش ئەوتان وەکو هەموو کاندیدێکی کۆماری لە ڕابردوودا پلانی خۆم هەیە لە هەموو بوارە جیاوازەکان بە تایبەتی بیمەی تەندروستی ئەوە تا پلانم هەیە لە ئاست پەیوەندیەکانی دەروی ئەمریکا کە بەم شێوەیە دۆناڵد ترامپ باسی لێەوە دەکات وڵات بەڕێوە بەرێت لەبەرەوە ئەمە وەکو پێشووتر ئاماژەم پێکرد وەڵامێکی ڕخنەکانی بە تایبەتی کۆماریەکانە بۆ ترامپ کە پیان وابوو ناکرێ متمانی پێ بکرێت لەبەری لە ئێستادا هیچ تەفاسیلێک نادا بەدەستەوە لەسەر چۆنێتی جێبەجێکردنی پلانەکانی. سپاس بۆ هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیسی NRT لە واشنگتن. بارزانی ڕایگەیاند هەر کاتێک کوردستانیان یەکڕیز و یەکدەنگ بن هیچ هێزێک ناتوانێت ڕێگە لە سەرکەوتنیان بگرێت. مەسعود بارزانی کە لە 19 ئابی ساڵی ڕابردووەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە با بۆنەی ساڵیادی ڕاپەڕینەوە پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند پێویستە زەمینە بۆ دادپەروەری خۆش بکرێت و هەنگاوەکان بەروچەسپاندنی مافی دیاریکردنی چارەنووس خێراتر و پتەوتر بکرێن. بارزانی باسی لەوەش کردووە کە هیچ کەس و لایەنێک ئەو مافەی نییە بە شک و دوودڵی بڕوانێتە مافەکانی گەلی کوردستان و پرسی سەربەخۆیی. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا ئاماژەی بۆش داوە کە پێویستە لە ڕێگەی چارەسەرکردنی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی لە سیستەمی ئیداریدا هەمان پشتیوانی لە پێشمەرگە بکەن و دەشڵێت بەو پەڕی تواناوە ڕوبەڕووی دیاردەی گەندەڵی دەبنەوە و کار بۆ نەهێشتنی دەکەن. لە لایەکی ترەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیاند پەکخستنی پەرلەمانی کوردستان پاشەکشەی دیموکراتیە و گەڕانەوەیە بۆ دیکتاتۆریەت. لە ڕاگەندراوێکدا کە بە بۆنەی ساڵیادی ڕاپەڕینەوە بڵاوی کردەوە کۆمەڵی ئیسلامی دەڵێت دوای 25 ساڵ هەڵبژاردننی پەرلەمان و دامەزراندنی حکوومەتی هەرێم قەیرانی سیاسی و ئابووری ئەزموونی هەرێمی کوردستانی گەڕاندۆتەوە بۆ خاڵی سفری دوای ڕاپەڕین. ئاماژەی بۆش داوا لە ئێستادا هاوڵاتیان بڕوایان بە پاساوەکان نەماوە و دەزانن لە ماوەی ڕابردوودا کوردستان بەهۆی گەندەڵیەوە تاڵان کراوە و دەسەڵاتداران زیاتر بوونەتە سەرمایەداری قۆڕخکاری بەرامبەر بە هاوڵاتیان. کۆمەڵی ئیسلامی ڕاشی گەیاندووە ڕاپەڕینی گەلی کوردستان ئەزموونێکی گرنگە بۆ گشت پارچەکانی تری کوردستان کە نابێ گەلی کورد و پارتە سیاسەکان لەو پاشتانەدا هەڵە و ناکامەکانی ئەم ئەزموونە دووبارە بکەنەوە بە تایبەتی بە حەزبیکردنی حکوومەت و دامەزراوەکانی چونکە زۆربەی نەهامەتەکان لەم خاڵەوە سەرچاوە دەگرن. بەڵێ 25 ساڵ تێپەڕ دەبێت بە سەردەستپێکردنی ڕاپەڕین کە لە 5 ئاداری ساڵی 1992دا لە ڕانیەوە دەستی پێکردو لە 21 هەمان مانگدا بە ڕزگارکردنی شاری کەرکووک کۆتایی هات. لە ئێستادا زۆربەی لایەنە سیاسەکان دانیان بۆدا ناوە کە لە 25 ساڵی ڕابردوودا هەڵەی زۆر کراوە لە ئیدارەدانی هەرێمی کوردستاندا و سەرچاوەی ئەو قەیرانانی ئێستا بۆ شێوازی خراپی ئیدارەدانی هەرێم لە ڕابردوودا دەگەڕێنەوە. 25 ساڵ لەمەوبەر 5 ئاداری 1991 لێرە لە ڕانیە ساتەوەختێکی مێژویی بۆ کورد تۆمار کرا. ساتەوەختێک کە بووە دەستپێکی قۆناغێکی نوێی مێژویی کورد لە باشووری کوردستاندا. 25 ساڵ لەمەوبەر خەمی گەورەی کورد ڕزگاربوون بوو لە ستەمکاری حەزبی باس
بۆیە دوای ئەوەی یەکەم چەخماخی ڕاپەڕین لێدرا لە ماوەیەکی کورددا زۆربەی شار و شارۆچکەکانی گرتەوە و لە 21 ئاداردا با ڕزگارکردنی کەرکووک کۆتایی هات. بەڵام لە ئێستادا و دوای تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕاپەڕیندا خەمی گەورەی هاوڵاتیان گۆڕاوە. لە ئێستادا خەمی گەورە نەبوونی پارە و دادپەروەری کۆمەڵایەتیە، خەمێک کە لە دوای سەرهەڵدانی قەیرانی داراییەوە چین و توێژە جیاوازەکانی هەرێم ڕۆژانە لە پێناویدا خۆپشاندان و مانگرتن ئەنجام دەدەن. 25 ساڵ لەمەوبەر لە سەردەمی ڕاپەڕیندا کورد لە باشووری کوردستان لە هەموو کات زیاتر یەکگرتوو بوو، لە هەموو کاتیش زیاتر گەشتبین بوو بەداهاتوو. بەڵام لە ئێستادا ناکۆکی سیاسی باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە، هاوڵاتیانیش ناڕازیترن لە هەر کاتێکی دیکەدا. لە ئێستادا زۆربەی لایەنە سیاسەکان دانیان بەوە داناوە کە لە 25 ساڵی ڕابردوودا هەڵەی زۆر کراوە لە ئیدارەدانی هەرێمی کوردستاندا و سەرچاوەی ئەو قەیرانانەی ئێستا بۆ شێوازی خراپی ئیدارەدانی هەرێم لە ڕابردوودا دەگەڕێنەوە. بەشێکیش لە ڕەخنەگران پێیان وایە ئەوانەی دوای ڕاپەڕین بوونە دەسەڵاتدار بەسەر خوانێکی ئامادەدا کەوتن و هەر لە سەرەتاوە هیچ ڕوئیایەکی دەوڵەتداری و ئیدارەدانی وڵاتیان نەبووە، بۆیە هەر لە دوای ڕاپەڕین لە ماوەیەکی کورددا دەستیان بەسەر زۆربەی کەرەستەی کارگەکاندا گرت کە بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دادەنران و لە پێناو دەستکەوتی کەسی و حەزبیدا بە نرخێکی هەرزان بە وڵاتانی دراوسیان فرۆشتن. جگە لەوەش ئەو ڕەخنەگرانە پیان وایە دەسەڵاتدارانی هەرێم لە جیاتی ئەوەی بیر لە پێشکەشکردنی نمونەیەکی سەرکەوتوو لە ئیدارەدانی وڵات بکەنەوە ماوەیەکی کورد دوای ڕاپەڕین هەر لە پێناوی دەستکەوتی کەسی و حەزبیدا جەنگێکی ناوخۆیان دەست پێ کرد کە ماوەی 4 ساڵی خایاندوو. جگەلەوەی بە هەزاران هاوڵاتی بوونە قوربانی ئاسەوارەکانی ئەو جەنگە تا ئێستاش بەردەوامە کە خۆی لە ئاسەوارەکانی دوو ئیدارەیی و نەبوونی متمانە لە نێوان لایەنەکاندا دەبینێتەوە. دوای تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕاپەڕیندا ڕەخنەگرتن لە خراپ ئیدارەدان سنوورەکانی هەرێمی کوردستانیشی تێپەڕ کردووە و لە ئێستادا کەم نین ئەو کەسانەی لە بەشەکانی دیکەی کوردستانیش ڕەخنە لە خراپ ئیدارەدانی هەرێمی کوردستان دەگرن. ڕەخنەگرانی حکوومەتی هەرێم لە بەشەکانی دیکەی کوردستان دەڵێن کورد لە هەموو بەشەکانی کوردستان ڕاپەڕینیان بە دەستکەوتێکی گەورە بۆ هەموو کورددادەنە و لە سەرەتاوە گەشتبین بوون بۆی دەسەڵاتدارانی کورد لە باشووری کوردستان بە پێشکەشکردنی ئەزمونێکی سەرکەوتوو هەستی متمانە بەخۆکردن لە ناوتاکی کورد لە بەشەکانی دیکەی کوردستانیش بەرز بکەنەوە. بەڵام لە ئێستادا ئەزمونی خراپ ئیدارەدانی دەسەڵاتدارانی کورد کاریگەری خراپی کردوتە سەر هەستی متمانە بەخۆبوونی تاکی کورد لە بەشەکانی دیکەی کوردستاندا بە جۆرێک کە نەیارانی چارەسەری پرسی کورد لە بەشەکانی دیکەی کوردستان ڕۆژانە لە میدیاکان و لە چەندین ڕێگەی دیکەوە ئەزمونی خراپ ئیدارەدانی دەسەڵاتی کوردی دەدەنەوە بە چاوی کوردانی بەشەکانی دیکەی کوردستاندا بۆ ئەوەی ئەوان بیر لە حکوومەت و دەسەڵاتی کوردی نەکەنەوە. سەرباری هەموو کەم و کوڕەکان دوای تێپەڕبوونی 25 ساڵ لە ڕوانگەی زۆربەی هاوڵاتیانەوە ڕاپەڕینەکەی 1991 قۆناغێکی پرشنگدارە لە مێژووی کوردە و دەستکەوتی گەورەشی بۆ کورد بەدواوە بووە. بەڵام بە بۆچوونی بەشێک لە چاودێران لە قۆناغی ئێستادا و لە یادی 25 ساڵەی ڕاپەڕیندا گرنگ ئەوەیە هەموو لایەنەکان بە چاوێکی ڕەخنەگرانەوە بەڕابردووی خۆیاندا بچنەوە و چیتر لە ڕابردووی پڕ لە ململانی ناتەندروستان نەمێننەوە و بە ئەنجامدانی چاکسازی و ڕاستکردنەوەی هەڵەکان هیوا و گەشتبینی بۆ هاوڵاتیان بگەڕێنەوە. ئەمڕۆ هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی کۆ دەبنەوە و بە پێی زانێرەکانی نارتی بارزانی سەرپەرشتی کۆبنەوەکە دەکات. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بە نارتی ڕاگەیاند کۆبنەوەکە بۆ تاوتوێکردنی دۆخی سیاسی هەرێم و ئەو قەیرانداراییە کە تووشی هەرێم بووە. ڕاشیگەاند کۆبنەوەکە لە هەولێر بەڕێوە دەچێت. هاوکات بە پێی زانێرەکانی نارتی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان سەرۆکایەتی شاندی پارتی دەکات و کۆسرە ڕەسوڵ جێگیری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش سەرۆکایەتی شاندی یەکێتی دەکات. پێشتر مەلا بەختیار کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند بۆ چارەسەرکردنی دۆخی سیاسی هەرێم پرۆژەی نوێیان هەیە و دەیخەنە بەردەم بارزانی. پێنج ڕۆژ بە سەر مانگی ئاداردا تێپەڕی و حکوومەتی هەرێم هیچ لێدوانێکی لەبارەی دابەشکردنی موچەی مانگی شوباتدا نەداوە. دواکەوتنی پێدانی موچە دوای ئەوە دێت حکوومەتی هەرێم
لە کاتی دەرکردنی بڕگاری پاشەکەوتکردنی موچەدا ڕایگەیاند چیتر دابەشکردنی موچە دوا ناکەوێت. هاوکات لە کاتی دابەشکردنی موچەی کانونی دووەمیشدا حکوومەتی هێرێم ڕایگەیاند ئامادەکاری دەکەن بۆ دابینکردنی موچەی مانگی شوبات و لە کاتی خۆیدا دابەشی دەکەن. بەڵام لە ئێستادا چەند ڕۆژێک بەسەر مانگی ئاداردا تێپەڕیوە و کاتی دابەشکردنی موچە دیار نییە. ئەوە لە کاتێکدایە تا ئێستا موچەی 5 مانگی فەرمانبەران نەدراوە و لە بەشێک لە دام و دەستگاکان و خوێندنگا و نەخۆشخانەکانیشدا بایکۆتکردنی دەوامە دژی دواکەوتن و سیستمی نوێی موچە. بە تۆمەتی گەندەڵی بەها عەرەجی جێگری دەست لە کارکێشاوی سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن لیژنەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیەوە کە ڕەوتی سەدر پێکی هێناوە بۆ ماوەی 3 مانگ دەست بەسەر کرا. لیژنەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بۆ داوا کە بەها عەرەجی جێگری دەست لە کارکێشاوەی سەرۆکی وەزیرانی عێراق لە لیژنەکەیان دەست بەسەر کراوە و هەر کەسێک لە ناوخۆی عێراق یان لە دەرەوەی وڵات سکاڵای لەسەری هەیە دەتوانێت سەردانی لیژنەکەیان بکات. لە ڕاگەندراوەکەدا باس لەوە دەکات کە لیژنەکەیان لە کاتژمێر 9 بەیانی تا 4 ئێوارە لە بارەگای سەرەکی خۆی لە شاری نەجەف بە درێژایی هەفتە جگە لە ڕۆژانی هەینی سکاڵەکان وەردەگرن. پێشتر بە عەرەجی داوای لە دەسەڵاتی دادوەری کرد لە بەرامبەر ئەو تەشیر و سوکایەتیانەی کە لەلایەن چەند کەسولایەنێکەوە دەرهەقی کراون دادوەرانە بڕیار بدات و ڕێز لە شکۆی بۆ بگەڕێنێتەوە. لە 18 مانگی ڕابردوودا دەستەی نەزاها ڕایگەیاند هەریەک لە بەها عەرەجی و ساڵح موتڵەق جێگرانی سەرۆکوەزیرانی عێراق و فاروق عەرەجی بەڕێوەبەری نووسینگەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و نەعیب عەبعوب ئەمینداری گشتی بەغدا بە وەکالەت بە تۆمەتی گەندەڵی و هەڵاوسانی سامانەکانیان دراونەتە دادگا. یاسانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامن لە ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر ئەو هێرشانەی دەکرێتە سەر ئاینەکەیان. پارێزگاری کرماشانیش داوای لە ڕابەری ئاینی یارسان کردووە خۆپشاندان لە کرماشاندا ئەنجام نەدەن. سەرچاوەکانی هەواڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاویان کردوتەوە پلاتفۆرمی یارسان لە کرماشان لە ڕاگەیەندراوێکدا داوای لە شوێنکەوتوانی ئاینی یارسان لە شاری شەئابادی کرماشان کردووە. ناڕەزایەتی بەرامبەر بەو هێرش و سوکایەتیانی دەکرێتە سەر ئاینەکەیان دەرببڕن. ئەنجومەنی بەڕێوەبەری پلاتفۆرمی یارسانەکان لە کرماشان باسی ئەوەشی کردووە لە شاری شەئابادی کرماشان لەلایەن نزیکەی 100 کەسەوە کە خۆیان بە پەیڕەوانی ویلایەت ناساندووە هێرش کراوەتە سەر جەمخانە و شوێنی پرسشی یارسانەکان و سوکایەتی بەهێماکانیان کراوە و دام و دەستگاکانی حکوومەتیشیان بەوە تۆمەتبار کردووە کە کەمتەرخەم بوون لە پێشگرتن لەو پەلاماردانەدا. دەشڵێت ئەو ڕەفتارانە لە سیستمی کۆماری ئیسلامی ئێراندا ڕووداوێکی تازە نییە، چونکە کۆماری ئیسلامی ئێران دەیەوێت دووبەرەکی و چاندنی ڕق لە نێوان گەلانی و پێگاتەکانی ناوچەکەدا دروست بکات. یارسانەکان کە بە ئەهلی حەقیش ناو دەبرێن لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆرتر لە پارێزگاکانی کرماشان و ئیلام و هەندێکیشیان لە پارێزگای هەمەدان و لوڕستاندا دەژیان بەسەر دەبن و ژمارەیان بە زیاتر لە 2 ملیۆن کەس مەزەندە دەکرێت. حکوومەت هێرێم بەنیازە هێڵی بۆری نەوت بۆ ئێران ڕابکێشێت. وتەبێژی حکوومەت هێرێمیش دەڵێت ئەو بابەتە تا ئێستا تەنها گفتوگۆی لەبارەوە کراوە و هیچ ئەنجامێکی نەبووە. ئەندامێکی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستانیش دەڵێت بۆ ئەو مەبەستە چەند دانیشتنێکیان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ئێراندا کردووە و ئامادەی خۆیان لەو بارەیەوە نیشان داوە، بەڵام حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی نەبووە. جگە لە کێشەی دابەزینی نرخی نەوت ئێستا کێشەی هەناردەکردنی نەوتەکەشی هەیە، چونکە تەنها یەک ڕێگەی هەیە بۆ هەناردەکردنی نەوتەکەی بەبۆڕی کە ئەویش وڵاتی تورکایە و هەر جار کێشەیەکی سیاسی یان تەکنیکی ڕووبدات هەناردەکردن دەوەستێت. ئێستا هەرێم لە هەوڵی ئەوەدایە ڕێکەوتنێک لەگەڵ ئێراندا بۆ هەناردەکردنی نەوتەکەی ئیمزا بکات، بەڵام وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت ئەوە تەنها گفتوگۆیە و ئەنجامێکی ڕوونی نەبووە. گفتوگۆکان بەردەوامن لە ڕووی تەکنیکیەوە، بەڵام وەکو ڕێکەوتنێکی نیهایی تا ئێستا نەبووە. حکوومەتی ئێران
ڕەزامەندی نیشان داوە لەوەی کە تێچووی دانانی بۆڕی گواستنەوەی نەوتی نێوان هەرێم و ئێران لە ئەستۆ بگرێت. لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانیش دەڵێت چەند کۆبوونەوەیەکیان لەگەڵ بەرپرسانی ئێراندا کردووە و تەواوی ڕەزامەندی خۆیان لەو بارەوە نیشان داوە. بەڵام تا ئێستا حکومەتی هەرێم هەڵوێستێکی جددی نەبووە. دەشڵێن لە چەند ڕوویەکەوە ڕێککەوتن لە قازانجی هەرێمدایە وەک کێبڕکەی نرخ و بەکارهێنانی نەوت وەک کارتی فشار لە پرۆسە سیاسیەکاندا. ئێران ئامادەی خۆی دەربڕیوە بۆری نەوتی نێوان گەرمیان پەروێستخان کە نزیکەی 150 کیلۆمەتر لەسەر کولفەی خۆی ئەو بۆریە بکاتەوە و بە دڵنیایەوە چەند هەوڵ دەین بتوانین لە بری ئەوەی ئەم یەک سەرچاوی دارایی و داهاتە تەنها پشت بە وڵاتێک ببەسین پشت بە دوو وڵات سێ وڵات ببەسێ گونجاوترە کێبڕکەی باشتر دروستە بێت دوو سەرچاوی زیاتری داهاتە ئەتواندێت لە کاتێکە ئەگەر لەلایەک لە کارکەوتیان ئەو وڵاتە بۆی نەگونجا لاکەی تریتیایە بەکاری بهێنێ. بەپێی زانیاریەکانی NRT لە ئایندەیەکی نزیکدا شاندێکی تایبەتی وڵاتی ئێران سەردانی هەرێم دەکات بۆ گەیشتن بە ڕێککەوتنی کۆتایی لەگەڵ حکومەتی هەرێمدا. هەر بەپێی زانیاریەکان ئێران چەند شێوازێکی بۆ کڕینی نەوتی هەرێم پێشنیاز کردووە بە کڕینی ڕاستەوخۆی نەوتەکە یان لە بەرامبەردا نەوتی پاڵێوراو بدات بە هەرێم. بارزان مەلامین NRT هەولێر. فڕۆکەیەکی مەدەنی لە سەر ڕێگەی گوندێکی سەر بەناحەی گەورگۆسکی قەزای خەبات نیشتەوە و شاید حاڵەکانیش دەڵێن سەرنشینەکانی فڕۆکەکە سەلامەت بوون. شاید حاڵەکان دەشڵێن سەرنشینەکانی فڕۆکەکە کە 4 کەس بوون بە هەلیکۆپتەرێکی جەنگی گوازراونەتەوە و نزیکەی 35 سەربازی ئەمریکیش ناوچەکەیان پاراستووە. فڕۆکەیەکی مەدەنی ئەمریکی بەهۆی کێشەی تەکنیکەوە بە ناچاری لەسەر ڕێگای گوندی گاینجی سەر بە ناحیەی کەورگۆسک نیشتەوە. لە کاتی نیشتنەوەیدا فڕۆکەکە کە 4 سەرنشینی هەڵگرت بوو باڵێکی شکاوە و زیان بەر چەند بەشێکی دیکەشی کەوتووە. شایەت حاڵەکانی شوێنی ڕووداوەکە دەڵێن سەرجەم سەرنشینەکانی فڕۆکەکە سەلامەت بوون. هەرها لەولا ڕەهات لەولا ڕەهات هەر نیوی بنیوی گوتە هاتات تا ئێرانە لێرە ڕاست کە تەعەردی کە تەعەردی عالەم جەماعەت غاریاندا چوون دوای زوو ئاسایی شتووە هاتن ی خۆمانەها کوردی خۆمانە دەوران گوت و لێ نەگەڕان کەس بستە پێش ئەوانە 4 نەفەر بوون 4 نەفەر ئەو 4 نەفەریان برد. داوانگو ئەو ئەمریکیە و نازم ئەشای سەربازی تێدا و نازانم هەندێک دەگو مەدەنیە کەیفی خۆ قسەیشی دەکرد نێ لەمە بستنکردنی چای خۆم ببینی هەر دوێ ڕامەش تەماشامان دەکردی نانهێشت وڵاو جەماعەتی ئاسایشەکە نەدانهێشت بستنکردنی گوت مەمنوعە. بەشێکی تر لە شایەت حاڵەکان دەڵێن فڕۆکەکە پێش ئەوەی بنیشێتەوە پەروانەکانی کاریان نەکردووە و لەسەر ڕێگای گوندی گاینجی سەر بە شارەدەی کەورگۆسک بە ناچاری نیشتۆتەوە. دەشڵێن سەرنشینەکانی فڕۆکەکە لەلایەن هەلیکۆپتەرێکی جەنگەوە گوازناونەتەوە و نزیکەی 35 سەربازی ئەمریکیش ناوچەکەیان پاراستووە و نەیان هێشتووە کەس لە فڕۆکەکە نزیک بێتەوە. نی بکات و هەر لە گردە ڕەشەڕە کوتیان نیوی دەبوو ڕاست ئالێرانە خۆی بۆ ئەو سیمەدا بوو ڕاست کرد کە تەناو دەغڵەکە دووکە شتە لێستا بەس لێ هەندە خۆلش لێ ئەو پەروانەکە شکا لێ هەندە شتێکی شکا بوو. لەبارەی زۆری فڕۆکەکە و چۆنیەتی نیشتنەوەی لە ناوچەکەدا NRT هەوڵیدا بەرپرسانی ئەمنی ناوچەکە بدوێنێت بەڵام هیچ کەسێکیان ئامادە نەبوون لەو بارەیەوە قسە بکەن. شارۆچکەی خەبات سەر بە پارێزگای هەولێرە 37 کیلۆمەتر لە سنتەری شاری هەولێرەوە دوورە. گوندی گاینجیش نزیکەی 10 کیلۆمەتر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دوورە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر. پێکاتەکانی کورد و عەرەبی سوننا لە قەزای دووسخماتوو نیگەرانن لە بڕیارێکی وەزارەتی ناوخۆی عێراق بۆ دامەزراندنی 200 پۆلیس بۆ قەزاکە لە ڕێگەی لیژنەیەکەوە و دەڵێن ئەو لیژنەی کە پێکهێنراوە ناتوانێت هاوسەنگی ڕابگرێت و دەیەوێت کورد و عەرەبی سوننا فەرامۆش بکات. وەزارەتی ناوخۆی عێراق لیژنەیەکی پێکهێناوە لە دووسخماتوو 200 پۆلیس لەسەر جەمنەتەوەکان دابمەزرێنێت بەڵام ناوەکانیان ڕانەگەندراوە.
ئەوەش ناڕەزایی هەردوو پێکاتەی کورد و عەرەبی سونەی لێکەوتوتەوە و دەڵێن ئەو لیژنەی کە پێکێنراوە ناتوانێت هاوسەنگی ڕابگرێت و دەیەوێت هەردوو نەتەوەی کورد و عەرەبی سونە فرامۆش بکات. ئیدارەی قەزاکەش هەڕەشەی هەڵوێست وەرگرتن دەکات ئەگەر بێت و هەر پێکاتەیەک فرامۆش بکرێت. ئێمە گومان لەواکەین لیژنەکە تا ڕادەیەک زۆر متەجاوب نەبوو، هەندێکیان ئەوەی کە لە بەغاوە هاتبوو متەجاوب نەبوو لەگەڵ ئێمە و بمحایدیشم خوێندۆ من هەوڵێدات نەتەوەکە لەلایەنەکان جیاوازی بکات لە نێو لایەنەکان، بەڵام ئێمە زەختێکی زۆرمان کردۆ، فشارێکی زۆر مەخستەتە سەری چاوەڕوانین نەتائیجەکەی دەرچێت بە مەرجێک تەوازن ڕابژێت. ئەگەر تەوازن نانەگەین ئەو کاتە ئێمە بڕیاری خۆمانە بێت لەو دامەزراندنە. لایەنی کوردی لە ئەنجومەنی قەزای دووس خوورماتوو ئاماژە بەوە دەکات ئەگەر ژمارەی کورد لە دامەزراندنەکەدا کەم بکرێتەوە و هاوتای نێتەوەکانی دیکە نەبێت دامەزراندنەکە ڕەت دەکەنەوە. دەشڵێن ژمارەی پۆلیسە کوردەکان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی قەزاکەدا زۆر کەمە و دەبێت هاوتا بکرێتەوە. بەتەئەکیدی عەرەب حالیان ئیسە بێرە بەجگە لەو دووسکەکە عەرەب نسبەیە زۆری هەیە، دوجا تورکمان تێ دوجا کورتیە. گەرێ ئەو جۆری ئەم کتابە گەرێ نسبەکان وەکێکۆ بکەن دو ئەوجا چەندێکی ماوە ئەن بگە گەرێ وەم گوێرە مسبێ گەرێ کورد لە هەمووی زۆرتر بێ بەشی بکەوێت لەم 200دانەدا. سەرۆکی لیژنەی ئەمنی لە ئەنجومەنی قەزای دووس خوورماتوو کە لە نەتەوەی تورکمانە دەڵێت لیژنەکە بە شێوەیەکی دادپەروەرانە کارەکانی ئەنجام دەدات و هیچ لایەنێکیش فرامۆش ناکرێت. هناك أمر إداري أو أمر وزاري صادر من وزارة الداخلية بتعيين وزارەتی ناوخۆی عێراق بڕیاریدا بە دامەزراندنی 200 پۆلیس بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی دووس خوورماتوو. ئێستا لیژنێک لە وزارەتی ناوخۆ پۆلیسی قەزاکە پێکێنراوە. لیژنەکە بە دڵنیاییەوە کەس فرامۆش ناکات، هەر لایەنێکیش زانی فرامۆش کراوە ئەتوانێت تانەی لێ بدات. حضر في مديرية الشرطة ونحن حقيقة هەرچەندە هەموو لایەنەکان شەڕیانە لەسەر ئەوەی ژمارەی پۆلیسەکان بۆیان زیاد بکرێت، کەچی بە بڕای بەرپرسان دامەزراندنی ئەو 200 پۆلیسە نابێتە هۆی ئەوەی کە بارودۆخی ئەمنی قەزاکە هێور ببێتەوە. دیار جەمال نارتی، دووس خوورماتوو. گرنگترین ناونیشانەکان ئەمینداری یەکگرتوو ڕایگەیاند لایەنە سیاسەکانی هەرێم تەنها دوو ڕێگەیان لە بەردەستدایە: ڕێکەوتن یان هەڵبژاردن. وەزیری پێشووتری دەرەوەی فەڕەنسا دەڵێت هەڵەی ئەوان بوو تا ئێستا کورد دەوڵەتی سربەخۆی نییە و کاتی ئەوە هاتووە سربەخۆ بن. ئەمڕۆ پارتی و یەکێتی کۆ دەبنەوە و بە پێی زانێرەکانی NRT بارزانی سەرپەرشتی کۆبنەوەکە دەکات. بە تۆمەتی گەندەڵی بەها عەرەجی جێگیری دەست لە کارکێشاوەی سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن ڕەوتی سەدرەوە دەست بەسەر کرا. زانیاری زیاتر لە NRTTV.com. تەخۆشی دابن.